جاوەرە موسڵمان بیت و پڕ بە ساڵەکانی تەمەنیشت نزا و پارانەوەت بۆ خودای گەورە کردبێت و دڵی هیچ کەسێکیشت لە خۆ نەڕەنجاند بێت کەسی کەماڵ ئاواییت لەو ژیانە کرد گۆڕ هەڵکەنەکان بە پێچەوانەی شەریعەت ڕوە و قیبلە نەتنێژن. ئەمە ئەو کێشە و گرفتەیە کە بەشێکی گۆڕستانەکانی هەرێمی کوردستانی گرتوتەوە و بۆ ئەمەش ئەنجومەنی باڵای فتوای هەرێم وەدەنگ کاتووە. چەندین تێبینی و ڕەخنا لە سەر سەرپەرشتیاری گۆڕستانەکان و گۆڕ هەڵکەنەکان گەیشتۆ تا ئەنجومەنی باڵای فتوا و ئەویش دوای پشتڕاستکردنەوەی بابەتەکە نووسراوێکی فەرمی بۆ وەزارەتی شارەوانی کردووە کە نابێت چیتر گۆڕ هەڵکەنەکان بە هەوەسی خۆیان مردوو بنێژن بەڵکو دەبێت پابەندی شەریعەتی ئیسلام بن. دکتۆر عەبدوڵڵا شێرکاوەی وتەبێژی یەکێتی زانایانی ئاینی ئیسلام کە ئەنجومەنی باڵای فتوا بەشێکی یەکێتیەکەیانە بە 1964 بت ئەم حاڵەتە بەربڵاوە لە بەشێکی گۆڕستانەکانی هەرێم بە تایبەتیش هەولێر وتیشی ئاینی پیرۆزی ئیسلام بە زیندوی و مردویی ڕیزی تایبەتی لە مرۆڤ گرتووە کە دەمرێت لە دوای شۆردن و کفنکردن و نوێژ لە سەریکردنی پێویستە ڕوە و قیبلە بنێژرێت بەڵام گۆڕ هەڵکەنەکان ئەم کارە بە پێچەوانەوە ئەنجام ئەدەن ئەمەش کارێکی ناشەرعیە.